501 حاڵەتی نەخوازراوی با بڵێین نایاسایی هەڵمەتی پروپاگەندەی هەڵبژاردن هەبووە، چ لە نزیکی وێزگەکان چ لە ناو وێزگەکان، وێزگە و بنکەکانی دەنگدان، و هەروەها 415 حاڵەتی نەبوونی شێوازی شیکردنەوەی دەستپێکردنی پرۆسە هەڵبژاردن کەمە پێی دەڵێن پێویست دەکا کارمەندەکان بۆ بریکارەکان و بۆ چاودێران تەواوی ڕێکارەکانی خۆیان شی بکەنەوە و زانیاری پێویستیان پێ بدەن کە بەداخەوە ئەوە وەکو پێویست تۆمار 415 حاڵەتمان هەبووە کە ئەوەیان ئەنجام نەداوە. 382 حاڵەت کە تۆمار کراوە لە ڕۆژی دەنگدانی گشتی لە سەرتاسەر عێراق برنە ژوورەوەی مۆبایلە کە با بڵێن مۆبایل قەدەغە بوو بچێتە ژوورەوە بۆ دەنگدەر بە پێ ڕێکارەکان و بەداخەوە بەشێکیشیان بەکاریان هێناوە بۆ ئاشکراکردنی دەنگ کە ئەوە جێگەی سەرنجی چاودێرەکانی ئێمە بووە. و هەروەها 359 حاڵەتی ڕێگەنەدان یا دوورخستنەوەی چاودێرانمان بووە کە بەداخەوە بەشێکی گەورەی لە کاتی هەژماری دەنگەکان بوو کە ئەوە پێچەوانەی یاسایە. زیاتر لە 285 حاڵەتمان تۆمار کردووە کە خەڵک نەیتوانێت سەرڕای ئەو با بڵێن هێنانی فیس خوێندنەوەی فیس نەیانتوانێت دەنگ بدەن کە جێگای ئەوەیە کۆمسیۆن مراجعی بکاتەوە، و هەروەها توانای هوەری کارمەندەکانیشیان کە پێویستی بە مەسئلەی چاودێریکردن.